یەکەمین کۆنگرەی ناودارانی کورد لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان بە هاوکاری زانکۆی کوردستان لە ماوەی 2 ڕۆژدا بەڕێوەچوو. کۆنگرەکە لە 5 بەشی سەرەکی پێکهاتەبوو کە تێدا ژمارەیەک لە پانێڵی زانستی و ئەکادیمی لەسەر ئەدەبیاتی کوردی پێشکەش کران. لە سەرەتای کۆنگرەکەدا وتاری نوێنەری ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران خوێندرایە بۆ و تێدا باسی لەوە کرد کورد لە هەر شوێنێکی دنیا بێت ئێرانیە. ئەم وتەی نوێنەری شۆڕشی باڵای ئیسلامی ئێران کاردانەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست کرد. بەڕێوەچوونی کۆنگرەکەەوە بەشداربوونی ژمارەیەک لە هونەرمەند و کەسایەتیە دیارەکانی هەر 4 پارچی کوردستان ڕۆبەڕووی ژمارەیەک ڕەخنا بوویەوە. بەشێک لە ڕەخنەگران باسییان لەوە کرد بەردۆخی سیاسی ئێستا ئێران هۆکار بووە بۆ بەستنی کۆنگرەکە، بەو پێی ئێستا لەژێر فشارێکی زۆری دەرەکی و ناوخۆییدایە و ئەم هەنگاوە هێمایەکە بۆ نەرمینواندن بەرامبەر مافەکانی کوردانی ڕۆژهەڵات. لە بەشێکی کۆنگرەکەدا و لە پارکی ئاوێری شاری سنا پەیکەریدا لە ناودارانی کۆچکردووی کورد کە لەلایەن هونەرمەندێکەوە دروست کرابوون دانران کە بەدەستی یەکێ لە ناودارانی کورد مامۆستا زیا ئەدینی دروست کرابوو لە شوێنی تایبەت ئامادەکرا و دانرا. بەشداربوانی کۆنگرەکەش ئەنجامدانی ئەو کۆنگرەیە با گرنگ وەسف دەکەن و داوایان لە ڕێکخەرانی کرد ئەمە یەکەمین و کۆتا کۆنگرە نەبێت و بۆ ساڵانی داهاتوو گرنگی بە بوارە جۆرەجۆرەکانی تری هونەر بدرێت. هەروەها یەکەمین دەرچوانی بەشی زمانی کوردی زانکۆی سنا لە کۆنگرەکەدا سوێندی بڕوانامەیان بە زمانی کوردی خوارد. لای خۆشانەوە بەرپرسانی زانکۆکە بەڵێنیان داوە خوێندنی ماجستێر لە زمانی کوردی لە زانکۆکە بکەنەوە.